کوڕێکی گەنج لە پێشانگای نێودەوڵەتی کتێب هاتە لامەوە زۆر بە ئەدەب زۆر بە حرمەت زۆر بەڕێزە وتی مامۆستا هەرچەند ئێمە لەوەچێت لە بیر و باوەڕە زۆر لە یەک نزیک نەبێ وەکو هەردووکمان موسڵمانین بەڵام لە ئاراستەی فکریدا لەوانەیە تۆ زێر لێک دوور بین ئەتوانی ئەم کتێبم لێ وەرگری ئەوە کتێبەکەی بەدەستەوە بوو ئەتوانی لێم وەرگری و بیخوێنیتەوە منیش کەروەکو عادەتی هەمیشەیی خۆم کە ئیسلام فێری کردوم هیچ کتێبێک بەبێ کەم نرخ نازانم و بەتایبەتی ئەو کەسانی کە گەنجێکن ئاوا بە ئەدەب و بەڕێزەوە زۆر بە حرمەتەوە پێشوازیم لێ کرد وە کتێبەکەم لێ وەرگرد و هەندێکمان بەیەکەوە خوێندەوە یەکێک لەو شیعرانەی کە سەرنجی ڕاکێشام و ئێستا پەیوەستە بە وتارەکەمەوە بۆیە بە جوانم زانی کە بۆتان بخوێنمەوە شیعرەکە جارێکی تر گوێی لێ بگرنەوە دوو جاری تر گوێی لێ بگرنەوە زۆر پڕمانایە پامێکە بۆ گەنجانی وڵاتەکەش کە سەری خۆیان هەڵدەگرن و غوربەت هەڵدەبژێرن پامێکیشە بۆ کاربەدەستانی وڵات گەنجی ئێمە بێئینتیما نییە ئەوە تۆ ناچارت کردووە کە سەری خۆی هەڵگرێ و نیشتیمامەت جێبێڵێ ئەم کتێبە بە ناوی بەکاتی دڵ شاعیرەکە گەنجی ولاو مازیار فایقە کاکە مازیار فایق گەنجێک ئەمە چاپی یەکەم 2025 کتێبەکەیەتی بەکاتی دڵ شعرەکە بە ناوی نیشتیمانێک شعری نیشتیمانێک کە لە لاپەڕەی 206 ئەم دیوانە شعریەدا بە ناوی بەکاتی دڵ چاپی یەکەم 2025 کاک مازیار فایق نووسیوێتی وەکو خۆی بۆتان دەخوێنمەوە زۆر وشەکانی بەڕێزان پڕمانە و پڕچێژن من تەزیوی وڵاتێکم ئاگردانی بێگانەیە نان و ئاو و ماڵێک خەونی سەدان گەنجی بێلانەیە ئێستاش عشقی نیشتیمانم کۆچم کۆچی ناچاریە پاییزی نامۆیی غوربەت هەر لەبەر بێبەهاریە نیشتیمانێک نیشتیمان بێ لە باوەشیا جێت بێتەوە ئەگەر گوڵی خەون و خۆزگەت نەژاکێ سەر نەنێتەوە چێ دڵی دێ هەر بەلاوی جانتای کۆچ بکاتە شانی لە ڕێی دەریا بگری بۆ خاک دوو دڵ بێ لە مەرگومانی مەراقتانە بزانن چی لە جانتاکەی شانمدایە مەراقتانە بزانن چی لە جانتاکەی شانمدایە مشتێ خۆڵی ژێر پێی دایکم و هەندێک دوعای باوکمی تایە نیشتیمانم جێ هێش لەگەڵ خەم و خەفەت و تاڵیمە یادگاریشم لە توولە ڕێی کۆڵانێکی مناڵیمە ئەگەر گەیشتم بیری خاک و وڵات ئەکەم پێش هەمووتان با لەوێژ بم بۆ هیچ کەسێ دوو خاک نابێ بە نیشتیمان بەڕاستی وشەیەکی جوانە بەخوا چەند ساڵ لە ئەوروپابی جنسی ئەوێت هەبێ لە ئەمریکابی لە ئوسترالیابی لە ڕووسیابی هیچ کات دوو خاک نابێ بە نیشتیمان